ابن خەلدون یەکێکە لە گەورە بیریارانی ئومەتی ئیسلامی مەقولەیەکی مەشهوری هەیە ئەفەرمێت چۆن ئینسان لە دایک ئەبێ دواتر وردە وردە مناڵە و گەورە ئەبێ ئەبێتە گەنجێکی زۆر بەتوانە دواتر ڕائەوەستێ اینجا وردە وردە نەخۆشیەکان و پیری سەریتی ئەکات و لە کۆتایە ئەمرێ ئەفەرمێ هەموو حەضارەتەکان هەموو دەوڵەتەکان بە هەمان شێواز لە دایک ئەبن بەهێز ئەبن پیر و لاواز ئەبن و ئەمرن دەوڵەتی عەباسی یەکێکە لەو دەوڵەتانەی یان یەکێکە لەو خلافەتە ئیسلامیانەی کە 500 ساڵ ژیانی هەبووە لەناو ئومەتی ئیسلامی 500 ساڵ علم و معرفەت و زانیاری و زانست کۆ کراوەتەوە 500 ساڵ جیهاد لە پێناوی خۆیان کراوە لەم پەڕی دنیا بۆ ئەو پەڕی دنیا جێشی ئیسلامی گەیشتە کەنارەکانی سین و زۆر شوێن لە سین داگیر کرا ئومەتی ئیسلامی لە زەمەنی عەباسیەکانە دەرگایانێکی خەیری زۆر گەورە بەسەبەب ئەوانەوە لە ئومەتی ئیسلامی کرایەوە لە کۆتایی عمری دەوڵەتەکە دەوڵەت پیر بوو کەسانی نەشیاو بوونە گەورە و سەرکردەی دەوڵەتەکە وهای لێ هات خلافەتی ئیسلامی وردەوردە بەرەو زەعیف بوون ئەڕۆشت تەتار و مەغۆل لە مەنتیقەی سینەوە وردەوردە دەستیان کرد بە داگیرکردنی دەوڵەتی ئیسلامی و دەوڵەی خوارزمیان ڕوخان هێرشیان هێنا پاکستان و ئەفغانستان و وڵاتی ئێران و زۆر شوێنیان ئۆزباکستانی ئەمڕۆ زۆر وڵاتی تر لەو دووەلانە هەمووی داگیر کرا هەتاوەکو گەیشتنە کەناری بەغدا هێشتا خەلیفە بە ئاگا نەهات هۆکارگەل زۆرن بۆ ئەوەی کە بۆ خەلیفە بە ئاگا نەهات یەکێک لەوانە ئیبن العەلقەمی کە وەزیری ئەو بوو با بڵێن سەرۆک وەزیران بە زمانی ئەمڕۆ کەسێکی شیعە بوو خۆی بۆ خۆی حەزی ئەکرد ئەهلی سوننە بفەوتی بەڵام ئەوە نابێتە عوزر ئەگەر خەلیفەیەکی بەهێز هەبێت و بزانێت چی ئەکات و چۆن مامەڵە ئەکات چەندین نامەی خوارزمشا هاتنە لای مستعصم 15 ساڵ حکمی ئەکرد مستعصم لە ماوەی ئەم 15 ساڵە بە چاوی خۆی ئیبینی هەموو ڕۆژێ سوچێ لە دەوڵەتی ئیسلامی ئەکەوێ بە خەیاڵیان نەئەهات و بە باکی نەبوو هەتاوەکو فتنە گەیشتە دەرگاکانی بەغدا بڕیاریاندا سڵحکەن لەگەڵ هۆلاکۆیە زۆر هەوڵیاندا زۆر نامەیان گۆڕیەوە هۆلاکۆ بە زۆر شت ڕازی نەبوو لە ئەخیرە بڕیاریاندا کە خەلیفە ئەبێ خۆی بۆ خۆی تەسلیم کە تەسەورکەن ئەوەندە لە کەناری بەغاوە نزیک بوونەوە شوڕەکانی بەغا ڕاگری نەئەکرد لە مەسەلەی تەتار و مەغۆل ئەو تیرانەی کە ئەیان هاویش مسلمانان ئەیان هاویش لەوانیان ئەکوشت ئەوان ئەیان هاویش لە مسلمانانیان ئەکوشت حتا ئەڵێ خەلیفە جارێکی بوو بە ناوی عەرەفە کە زۆر کات قسەی خۆشی ئەکرد و لە مەجالیسا مەجلیسی خۆش ئەکرد لە بەردەم خەلیفە تیرێکی بەرکەوت و کوژرا اینجا خەلیفە هێشتا بە ئاگا نهاتەوە هات پەنجەرەکانی کرد بە تەختە بۆ ئەگەر تیرێک هات ئەمجارە بەریان نەکەوێت لەم کاتەیە جێیشی موسڵمانە لە ناو بەغدایە مەزەندە ئەکرا بە 100,000 جێیش لە ناو خودی بەغدا ئەگەر ئەم 100,000 یەک بوونایە و هەڵمەتێکیان بدایە کوشتارێکی زۆر گەوریان لە تەتارە کرد و تەتار بە ئاسانی نەیەتوانی بێت مەغۆڵ نەیەتوانی بێتە ناو بەغدا و بەغدا بگرێت بڕیاریاندا سڵحکەن شەڕ نەکەن ئەم گەنجە موسڵمانانەی کە تیرێکیان ئەهاویشت ئەوانیشیان ڕاگرت ئیبن عەلقەمی پێوتن کە هیچ تیرێ مەهاوێژن هەتاوەکو ئێمە سڵحەکەمان سەرکەوتوو بێ ئەگەرنا هۆلاکۆ یەکێک لە گەورە پیاوەکانی بەردەسی لە بەردەمیە تیرێ بەرچاوی کەوت و چاوی کوێر بوو ئەگە ناخۆ خەڵکی موسڵمانیش دەسەپاچە نەبوو زۆر مجاهیدی پاڵەوان زۆر کەسی گەورە لەناو ئەم ئومەتا هەبوو خەلیفە قەراریدا بەغدا تەسلیم کە لەبەرەوەی خۆی و خەڵکی ناو بەغدا هەمووی سەلامەت بن لە شەڕی مەغۆل چکە بیست بوویان کە مەغۆل چۆن شەڕ ئەکات چی ئەکا هەر شوێنێک کە بەجێ ئێهێڵێ بە سوتایی بەجێ ئێڵێ هیچ شتێکی تیان نایڵێ بڕیاریاندا خۆیان تەسلیم کەن وجەهای شارەکە هەر هەمووی کۆ کرایەوە هەرچی مەلایەک ناوی هەبوو هەرچی قاریئەک ناوی هەبوو محەدیثەکان زۆرێک لەوانە کەسە
با بڵێن قیادی و سیاسیەکان هەمویان کۆبوونەوە 700 کەس لەگەڵ خەلیفە چوونە دەرەوەی بەغدا کە چوونە دەرەوەی بەغدا هۆلاکۆ قەرایدا تەنها خەلیفە و 7 کەس ببینێ ئەمانی تریان جیا کردنەوە وردە وردە دەدە و 100 جیانەکردنەوە سەریان ئەبڕین چۆن مەڕ سەر ئەبڕێ ئەوە سەریان ئەبڕین هیچ دەسەڵاتێکیان نەبوو 40 ڕۆژ تەتار و مەغۆڵ هێرشیان هێنا ناو بەغدا و بەغدایان داگیر کرد 40 ڕۆژ خوێنیان ڕشت زۆر کەس هەبوو هەموو ئەوانەی کە دەوروبەری خۆی هەبوون 700 کەسە بوون هاوێنەی سولەیمان شاه کە لەو کاتا خۆی و بەس عائیلەکەی خۆی چەکداری دەوری خۆی 700 کەس بوو هەمویان یەک کوژان و سەر بڕن کەمێک مقاومەی بچووک لەناو چەند گەنجێکیانە ڕوویدا و هیچی تر لەناو بەغایە زۆر کەس خۆی شاردبووەوە لەناو بیرەکانە زۆر کەس خۆی شاردبووە لەناو دوکانەکانە زۆر کەس خۆی شاردبووە بەغدا حەزارەیەکی زۆر گەورە بوو 500 ساڵ خەڵکی موسڵمان معریفەت و عیلمیان لەناو بەغایە کۆ ئەکردەوە تەتار بە هەمەجی خۆیان